ئەوەی کە ئێستا لە پارێزگای کەرکووکدا ڕووەدا واگوزەری ئەتوانین ناوێ بڵێن جۆرێکە لە تۆڵەکردنەوە ئیداری ئێستای کەرکووک لە دەستی عەرەبدایە ئەمان بە چاوی تۆڵەسەندنەوە حکمی ئەم شاراکەن ئەوان پێیان وایە کە لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا سەمێکی زۆریان لێکراوە و ئێستا ئەو فرسەتی کە بۆیان هەڵکەوتووە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە ماوەی 2 ساڵە بەسەر ئەو بەروارەیە تێپەڕیوە ئەوان پێیان وایە کە سەمێکی زۆریان لێکراوە پێویستە ئێستا کاتی ئەوانە و تۆڵی خۆیان بکەنەوە ئەمەش دەرهاویشتەکانی لە هەڕەشەکانی تعریب وە دەرکردنی دانیشتوانی کەرکووک لە چەندین گەڕێکی جیاواز لە پارێزگاکە و سوتاندنی زەویوزاری کورد و هەڕەشەکان بۆ سەر جوتیاران یعنی هەموو ئەمانە بەشێکی زۆری ئەگەرچی بەشێکی بەرپرسیارەکەی ئەکەوێتە سەر بەغدا بەڵام بەرپرسیارەکەی زیاتر دەکەوێتە سەر دەسەڵاتدارانی کورد لە هەرێمی کوردستان و حزبی دەسەڵاتدار نەیانتوانیوە بە سانایی لە ڕێگای گفتوگۆوە پارێزگارێک بۆ کەرکووک هەڵبژێرن تا بتوانن هیچ نەبێت سنوورێک بۆ ئەو بڕیارانە دابنێن کە ئێستا دژی کورد لە شارەکە دارێ ئەو ناکۆکیەتوندەی کە لە نێوان ئەو دوو حزبەدا هەیە کاریگەری زۆر خراپی بۆ سەردەرونی دانیشتوانی کەرکووک هەبووە ئێستا تاکی ئەم شارە ینی دەستەواژەی کوردایەتی لەلا زۆر کاڵ بۆتەوە ئەوان زۆر ئەناڵێنن بەدەست ئەو دۆخە قورسەی کە ئێستا بەسەریان داهات و ئەوان ڕانەهاتون بەسەر ئەو دۆخی کە ئێستا لە کەرکووکدا هەیە بۆی ئەوان دەخوازن چیتر زووە لایەنەکان بگەنە ڕێککەوتن تاوەکو دۆخە نەخوازراوەکەی کەرکووک بە زووی کۆتایی پێ بهێن بە پشتیوانی وڵاتانی دەوروپشت کە من هەردووکی بەناو دێنم تورکیا و ئێران بە بەرنامە لە پشتی ئەو تعریبەن کەوا لە کەرکووکە داوای شەکەم بە زووترین کات ئێمە هەڵوێست جدیدیمانە بێت چاوەڕی هیچ حزبێ نەکەین ئەبێ خەڵکی ئەم شارە خۆی ئەو پێکەوە ژیانەوە بڕایی لێداوە سەدەها ساڵە ئەبێ بیسەپێنێ و خۆی ڕێکخاتەوە و لە شێوەی ئەنجومەنێک لە شێوەی منەظەمەیەکی گەورە تاکو بتوانێت بەرگری لە مافەکانی خۆی بکە چونکە کێشەکان لەم شارە تا تێ ئالۆستە دەبێ گەورەترە بێ ئەگەر خەڵکی شارەکە خۆی نەگرێتە فریای خۆیە کارە ساتەکە گەورەترە بێ زەن ئەوەی منەی بینم ئەو پارێزگایی لە کەرکووک حکومەکە نەک حکمی نەتەوەیەکی دیاری کراو کە عەرەبە بەڵکو حکمی عەشرەتێکەکە بە گوێرەی بەژەوەندەکان خۆی بەس وەگینا هیچ سیمایەکی ئەوەی پێوە نییە بۆ لایەنێک یا جەماعەتێک بەڵکو بۆ شخصی خۆی بۆ بەژەوەندی خۆی بۆ پارۆ گیرفانی خۆی کار دیار لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە دۆخی ئەمنی و دۆخی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری کەرکووک بۆ چرخانێکی بەخۆی و بینیوە و چرخانەش ڕەنگە لە مەسلحەتی نەتەوەیەک بێەوە لە بەرامبەریشدا نەتەوەیشیکە پشتگوێ خراپێ وەڵام وەکو واقعان بی لە باسی بارودۆخی کەرکووک بکەین بارودۆخی کەرکووک زیاتر زەرمەند بووە کورد و تورکمانە و نێوانەشدا کورد زۆرترین زەرری بەر ئەو ڕووداوانە کەوتووە ڕەنگە بارودۆخی ئەمنی بە شێوەیە گۆڕابێکە لە پێشووتردا ئەم شارە هێزی ئەمنی کوردی تیابەوە لە ئێستاشدا نەمانی ئەو هێزە قەلەق و دڵڕاوشی لای هاوڵاتیانی کوردی ئەم شارە دروست کردەوە هێزەی لێرە تەنها بریتیە لە هێزێکی عەرەبی شیعە مەزهەب کە ئەمەش بۆ کورد نیگەرانیە و لەگەڵ ئەوەشدا بارودۆخی سیاسی و ئیداری و تعریب لەم شارە بەردەوامەوە پارێزگاری کەرکووک بەردەوامە لەو تعریبانی کە ڕۆژانە ئەیبینین و جگەلەوەی ئەو فەرەغە ئیداری کە دروست بووەوە لایەنە کوردیەکان کۆکنین وە یەک ڕێزین بۆی کە ئەم بارودۆخی ئێستا لە ڕووی ئیداریەوە و لە ڕووی تعریبەوە تووشی کەرکووک بووە تێیپەڕێنن گرنگترین شت لە ئێستاە بۆ تێپەڕانیم قۆناغا یەکگرتن و یەکگرتووی لایەنە کوردیەکانە بۆ ئەوەی کە پارێزگاریشی نوێ بە ئیتفاق دابنێەوە پارێزگارە گرنگ نییە سەر بەچی لایەنێک بێ گرنگەوەی کورد بێت وە بتوانێت ئەم قۆناغی کەرکووک بۆ کورد تێپەڕێنەوە بۆ ناو قۆناغیشی نوێ هەنگاو بنەوە قۆناغەکەش لە مەسلحەتی هەموو نەتەوەکانی تر بێ و تەجروبەمان لەوە هەیە کە پێش 16 ئۆکتۆبەرش نەتەوەیەک لەم شارە ڕەنگە نەیتوانی بێت نموزیشی باش پێشش بە کەرکووکی ئەم شارە بکە بۆیە گرنگە ئەو تەجروبەیە دووبارە نەکرێتەوە تەجروبەیەشی کەرکووشیانە بۆ خزمەتکردنی خەڵکی ئەم شارە جێبەجێ بکرێت لە ڕابردووە زۆرترین قسە سەرەوە بوو کە ئەگەر کورد زۆرترین کورسەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەدەست بێنێت لە کەرکووکایە دەتوانێت لەم قۆناغە تێپەڕێ بەڵام ئەو تەجروبەمان بینی کە نەیتوانێم قۆناغە تێپەڕێنێ بەڵکو لە دوای هەڵبژارنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە قۆناغەکە سەختتر و دژوارتر بۆ کورد و پێشم وانە بە دانانی پارێزگاریی کورد بۆ ئەم شارە ئۆتۆماتیکیەن ئیشەکان بەرەو چارەسەر بڕۆ ئەگەر هەنگاوی فعلی و هەنگاوی جدی نەنرێت و
گرنگترین ئەوانش ئەو هەنگاوانش ئەبێت ئەو لایەنانەی کە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەندامیان هەیە و نوێنەران هەیە و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق نوێنەران هەیە کاری جدی بکەن بۆ ئەوەی کە کێشە ئیداری و تعریبەکانی ئەم شارە چارەسەر بکرێت و لەگەڵ ڕابردووە نەتەوەیەک پژۆ خراپێت لە ئێستاشە نەتەوەیشی کە پژۆ خراوە گرنگ ئەوەیە هەموو نەتەوەکانی ئەم شارە لە ئیداری ئەم شارە ڕازی بن و بە ئیداری خۆیان بزانن.